لاهورە و نازانم پاڤێڵ و ئەلەم بابەتانێ ئەگە سبەی نییە یاریەکە پێشەوانە بێتەوە باشە لاهور و پاڤێڵ ئەوان لەگەڵ مامەلام سەفا مەسعودا ڕێ بکەون و با بڵێن ئینجارە کۆسەت و ئەمانە ببن بە نەیاری بنەماڵی بارزانی ئەبن بە دۆسی ئەمان و ئینجارە تک لەسەر کۆسە ڕەسوڵ لەسەر ئەوانە بۆ خۆیان قسە باسەکە باشە نارە دوژمنایەتیانەکەن یعنی ئەمەیە کرۆک و ماهیەتی پارتی بنەماڵی بارزانی تا لەگەڵم بی ئەوە تۆ زۆر باشی ئەگەر لەگەڵم نەبیت باشش بی بەڕاستی تۆ هەرجاشی هەر خائینی هەر کەسێ نەبێتە پیاویان نۆکەریان نەبێ یا بەرامبەریان بوەسێ ئەوە ئەیکەنە شەیتان باشە بەڵام تۆ شەیتان بە دز بە خائین بە جاسوس بە بێڕەوش بە هەرچێکەکەی ببە بەس بڵێ بنەماڵی بارزانی باشە ئیتر تۆ فریشتەی ئاخر زمانی لە ڕوانگەی بنەماڵی بارزانیەوە ئارام ئەحمەدیش ئەو پیاوە لاوازە نییە گوێ بدە مەقسە و قسەڵۆکی کۆمەڵەسی خوڕ و پارەخۆر و جاسوسی پاراستن و ئەمانە ئەم دنیایە چۆن ببینم من بەو جۆرە هین یەکەم ئیعلانیەکەم یا تەرحیەکەم جابە هەموو ئەمانە لە گوپی خۆیان بدەن بەڕاستی باشە من بە ناوی لاهور و پاڤێڵ و فڵانە فیسارەوە مەیدان چۆن ناکەم بۆ بنەماڵی بازاری سی خوڕەکانی هێندەی قورسایی پوشێکیش تۆهمە و پیاوی ئەم و پیاوی ئەوی تو ئالەم بابەتانە لای من نرخی نییە چونکە من ئارام ئەحمەدم هیچ کەسێک لەم دنیایەیە لە خۆم بە پیاوتر نازانم باش بیزانی مێژووی ئارام ئەحمەدیش لە مێژووی بنەماڵی بازانی لە هەموو سەرانی پارتی لە هەموو سەرانی یەکێتی لەم پەر هەتا ئەوپەڕی لە هەموو سەرانی گۆڕانە فشەی گردەکە لە هەر هەمیان شەریفانەترە پاکترە جوانترە بەڕاستی چونکە من گوڵێکی ئەو نیشتمان نشکانەوە بۆیە ئەوە پیاوی گرکن و خوێڕی و توێڕی و بەرماوە خۆر و توێکڕە شوتی کڕێنەوەی لە حەقیقەتە کە دەبنە پیاوی ئەم و ئەو دائنیشن خەریکی بەرماوە خۆری بێنەوە بەرەو ئەلەم بابەتانن وەک ئەوانەی کە بوون بە پیاوی پارتی بنەماڵی بارزانی وەک ئەو هەموو سیخڕ و جاش و خائینە کە هەر بەیانی هەتا ئێوارە شەو هەتا بەیانی حەپەیان دێ بۆ پارتی بۆ بنەماڵی بارزانی سێریکەن هەرچی ڕۆژنامە نووس هەیە لە سلێمانی و دەڤەی سلێمانیە زۆربەی هەرە زۆری کڕا بدنیان بۆ هەولێر ئەوەشی کە نەکڕاوە هەزار یەک سوکاتی بێ حرمەتی پێکەن بەڕاستی مەلەفی ئەخلاقی بۆ سازەکەن ژنی بۆ ئەنێرن هەموو ئەوانە ئێستا باسێکەین ئێستا پرسیارێکەکەم من وەکو ئارام ئەحمەد بۆچی لەم مەسەلەیە تەداخل دەکەم ئەمە پرسیارێکە هەرکەس لە خۆی یەکە باش ئارام ئەحمەد شێم قەزیەوە بۆچی تەداخل لەم مۆزوعاکە بۆ لای لەسەر ئەماکە من لێرەدا وەڵامی ئەو پرسە ئەدەمەوە خۆشەویستە عەزیزان زیاتر لە 6 مانگ بەر لە ئێستا کەسێک بە ناوی زرارگەدی کە خۆی بە ڕێباز ناساندووە لە ڕێگای کۆمەڵێ ژمارەی جوداوە هەر ڕۆژە و بە ژمارەیەکەوە پەیوەندی بە منەوە کرد لە ژمارەی کوردستانەوە کۆت لە ئەمریکاوە لە بەریتانیاوە لە تورکیاوە لە یۆنانەوە لە هۆڵنداوە لە پۆڵەنیاوە حتا ئەتوان بڵێم لە ڕووسیاوە زۆر وڵاتی ترەوە ئەم کوڕە تەلەفۆنی بۆ من دەکرد بەم هەموو ڕقەمە حتا ڕۆژێ وتم ئەرێ کاشی من تۆ ئەم هەموو سیمکاتە لە چۆ بوو تۆ ئەم هەموو ڕقەمە لە چۆ ئەهێنی کاک ئەم کوڕە خۆی چیرۆکەکە هێنایە بەردەسی من 6 مانگ بەر لە ئێستا هەر ئەم ئێوارەیش 3-4 دەنی بۆ نردووم باش نییە لای من تا من هەسم ئەم مەلەفە بڵاو بکەمەوە بیجوڵێنم وە شەڕی دژە ترۆر و لاهور و یەکێتیەکان بکەم هەڵبەتە وەک پیشەی هەمیشەی ئارام ئەحمەد کە لە سەنگەری خەڵکا بووم سەرەتا بڕوان پێکرد من بە زوڵم لێکراوم زانی بڕیارمدا کە پشتیوانی بکەم و لایف بکەمەوە و تەواوی ئەو مەلەفە چی بەسەر هاتووە هەمووی بۆ سۆشیال میدیا و بۆ دنیا باس بکەم بۆ ئەم مەبەستە چەندین جار ئێمە قسە و باسمان کرد دڵنیام هەموو قسەکانی منیشی ڕێکۆرد کردووە ئێستا لە لای ئەو هەیە کە من چۆن لەسەر ئەو دژایەتی لاهورم کردووە قسەم پێوتون دژەم قسەم بە یەکێتی وتووە بە دژە ترۆرم وتووە بە هەموو ئەمانە وتووە دەنگی من لە لای هەیە ئەتوانێت بڕای بکاتەوە کە من چۆن هەوڵم داوە پشتیوانی لەو کابرایە بکەم ئەو شەوانە ڕۆژانە دەیان تەلەفۆنیە کرد لە 50 جاراوام لێ هاتبوو تەنها جارێ 2 جار هەڵمەگە جواب نەئەدایەوە چونکە هەروە کاتەکانم درێژ کردەوە ئەویشەر ئەپاڕایەوە بە قوربانێ بم مەلەفەکەم بۆ بچوڵێن و میش هەردوامە خست و هەر ئەموو پەلەم مەکە و چونکە لە ژێرەوە بەڕاستی بە شوێن ئەوە بووم کە ئەم کوڕە چێ ئیشی چی بووە ڕابردووی چییە کەسێکی باشە یا خراپ مێژوەکەی چییە ئایا دژی خەڵک بووە یا دڵسۆزی خەڵک بووە ئایا لە سەنگەری خەڵکا بووە یا لە سەنگەری دەسەڵاتا بووە ئایا ڕابردوەکەی پیسە یا ڕابردوەکەی پاکە بەڕاستی قسەکانی دروستە یا قسەکانی درۆیە لە کەناڵەکانی خۆمەوە کەوتمە گەڕان و بە تەواوی مانە ئەشیفیم هەڵایەوە خۆی ژنی مناڵی مناسی ژنەکەی لە ئەردەن بوو دوای چوە لوبنان پاشان ئێستا لە ئەوروپایە خەریکی ژیانی خۆیەتی 2 مانگ بەر لە ئێستا 6 مانگ بەر لە ئێستا 7 مانگ بەر لە ئێستا 8 مانگ بەر لە ئێستا 9 مانگ بەر لە ئێستا 10 مانگ بەر لە ئێستا 11 مانگ بەر لە ئێستا 12 مانگ بەر لە ئێستا 13 مانگ بەر لە ئێستا 14 مانگ بەر لە ئێستا 15 مانگ بەر لە ئێستا 16 مانگ بەر لە ئێستا 17 مانگ بەر لە ئێستا 18 مانگ بەر لە ئێستا 19 مانگ بەر لە ئێستا 20 مانگ بەر لە ئێستا 21 مانگ بەر لە ئێستا 22 مانگ بەر لە ئێستا 23 مانگ بەر لە ئێستا 24 مانگ بەر لە ئێستا 25 مانگ بەر لە ئێستا 26 مانگ بەر لە ئێستا 27 مان
باشە بۆیە لەو چەند جار قسەکردنەیە من لەم کەسایەتیە تێگەیشتم ئێستایش کۆمەڵە دەنگتان بۆ دائەنێم کە خۆم لەگەڵ یا قسەم کردووە بۆ نمونە چەند جارێ جا من عادەتێکم هەیە هەندێک شت هەیە ئەیکەم لە حەقیقەتە هەتا سەفەرێ بە هەدەفەوە پێم وتم بزانم کەسایەتیە ئینسانە چۆنە بەس لەبارەی ئەخلاقیەوە چۆن البەتە وتم باشە تۆ پێت وایە لاهور و نازانم چێ ئەوانە لەگەڵ ژنەکە تا شتێکیان کرد بێ یا لەم بابەتانە تەبەن ئێستا من بە ئێوە لەمەگینا دەنگەکەم هەیە ڕێک باسی سێکسەکەکەم کەچی هەنەک هەر تووڕە نەبوو بەڵکو وتی دەستی کرد بە پێکەنی کاگەرام ژنەکەی من ناشرینە و ئەلم بابەتانە باشە کۆمەڵە فلیمی گریان و پاڕانەوە لە لاهور و پێڵاو ماشکردن و هەموو ئەمانەی بۆ من نرد باشە کۆمەڵێک ڕسمی ئافەتی ڕوود کە لەگەڵ نازانم ناویشیە لەگەڵ ئەم کابرایە سعدی ئەحمەد پیرە و نازانم نیهاد بازانی ئەمانە بووە ئەمانەشی هەبی بۆ نادم هەمووشێ لە مۆبایلەمە هەیە باشە اینجا من لەمە تێگەیشتم کە ئەم کابرایە لە شانۆسازی و سینەرە دروستکردنا خوای نییە یەکێکە لەو زۆڵانەی ڕۆژگار کە لە هەزاران ئاویاوە قولەپەی تەڕ نەبووە باشە لە دواییە ڤیدۆکانی سعدی پیرە و شێخ نیهاد و نازانم زۆی تری بۆ نادم گەیشتمە ئەو بڕوایە کە ئینسانێ هەر بسێ ئابۆ و شکڵە کار لەسەر ژیانی تایبەتی بەشەرەکان بکە بەڕاستی ئەمە کارە ساتە ئەمە خەتەرە بۆیە پاش بە دواداچوونی تەواو تێگەیشتم کە پاراستن لە ڕێگەی ئەم کوڕەوە دەیەوێ قاچی من بخاتە ناو ئەم باسە و بمخاتە خزمەتی خۆی بەڵام من وەک پیشەی هەمیشەییم ئەگەر شتێک 100 جار ئەم دیوا و دیوی نەکەم بەڕاستی ناتوانم کاری لەسەرکەم یا قسەی لەسەر ناکەم ئەگەر 100 جار بڵێم ئەوە یەکەم ئەگەر نەکەم بە نەتیجە بەڕاستی نایکە من بیرم کردەوە لەوە باشە بۆچی من ها بۆچی بەڕاستی بۆ من ها بۆچی ئەبێ من بخەڵەتێن بۆ مۆزوعە ئەو پێشتر شاڵاوی کۆسەت و لاهوری فری و دابوو لە حەقیقەتە ئەوان فریوی ئەم کابرایان خواردبوو هەتا ئەوانی دابوو بە جۆرێک لە شەڕ هەر یەکیانی ویستبوو قازانج لەم کەسە بکە هەر کەسیانی ویستبووی بۆ نمونە کۆمەڵە شت لەم کابرایەوە پەیدا بکە ئەمی چونکە پاراستن خەتی بۆ کێشا بوو تەجروبەی دنیایان هەیە پاراستنیش بەڵکو ئەمان نەیانتوانی بوو سەرکەون و ئەوان ئەمەتیوە سەرکەوت بوو بۆیە ئەوەی کە بۆ ئەوانی کردبوو هیچ نییە لە کۆمەڵە قسەی سعدی پیرە لەگەڵ ژنێکە کات و پێم وایە سەرخۆشە و لەگەڵ نیهاد بازانی دووسێ قساکە لەگەڵ ژنێکە کە لە تووشیایە پێڵێڵێ یا وەرە بۆ لامویات ئەویش ڕێ نەخەی وەرە بۆ هۆلێر یا بۆ ئەوروپا ئەلەم بابەتانە باشە ئەوەی سعدی پیرش ئەو کاتم بۆ یەکە ئەوە بوو دژی کۆسەت کۆمەڵە قسە باسی کرد ئیتر ئەوانی شاڵاو ئەوان جوڵاندیان ئەو مۆزوعە بۆی سعدی لە بابەتۆ بێتەم کرد من سەرلەبەری ئەم چاتانە لێ ئارام ئەحمەدێ باشە هینی ئەوەی سعدی پیرە ئەوەی نیهاد بازانی و ئەوەی صادق ناوێت کە صادق ئەحمەدە ئەوشم هەر لەلایە پێما لەوەزانی پێشمەرگەیە من عەزیزان لێرەیە بەر لە هەموو شتەکان سەرشتان بۆ ئەوە ڕاکێشم بەلامەوە سەیرە چۆن ئەم دەستگا ئەمنیانە پەنا بەم شتانە ئەبن ئەم دەستگایانە پاراستن و زانیاری ئەمەی کە پێیان ئەڵێن هێزی ئەمنی و ئالەم بابەتانە بەڕاستی ئەوانە هەواڵگری نیشتیمانی و نەتەوەیی ئێمە نین ئەمانە سەرفەن حیزبین خۆشەویستان یان لە حیزبیشە سەر بە گروپێکی تایبەتن ئەمانە ئەم دەستگایانە بەکارهێنن بۆ شکاندنی یەکترین ژن بۆ یەکتری ئەنێرن بۆ سوکردن و شکاندنی کەرامەتی یەکترین بۆ ئەوەی نارەکانیان پێ بدەن بە عەرزە ئەمە کارەساتە بەڕاستی من هەتا ئێستا لە دنیا نەبینیوە پاراستن و زانیاری خەڵقی دەستگایەکی بۆ نمونە میت ئیطلاعات نازانم ئیستیخباراتی وڵاتێ ئەمانە بکە تەنها خەریکی ناردنی ژنە بۆ ئەو بەشکم ڕسمێکی لێ بگرێ بڵاوی کاتەوە وەکتە ڕسواکەن لە ڕۆمانیاوە بیگرێ هەتا ئەگاتە جۆرجیا لە رووسیاوە بیگرێ هەتا ئێران هەتا ئەگاتە لوبنان ئەمانە ئەشن سۆزانی ئەهێنن بە پارە ئەیانێرن بۆ لای نیارەکانی خۆیان هەر بەڕاستی ئەمە ئازایەتیە بەڕاستی ئەمە قارەمانیە ها عزیزان ئەمانە قارەمان نین پاراستن و زانیاری خەڵک ئەتۆقێنن یەک هەدەفی نیشتیمانیان نییە ئەمانە شێری ماڵەوە و ڕێوی دەرەوەن تەقریرێ راپۆرتێک نییە دەستگای زانیاری و پاراستن و ئەمان نەبیهێنە دەرەوە لە یەک لە دەستگا مخابراتەکانی ئەم دنیایە بەعکسی هەموو دنیاوە تەواوی دەستگا مخابراتیەکان لە دنیایە لە خزمەتی نەتەوە نیشتیمانەکانی خۆیانن باشە وەرە خوای گیان سێری ئەم دەستگایانەی ئێمە بکە خەریکی چین باشە عزیزان یەکێ لە شانازیەکانی گەلی ئیسرائیل هەتا ئێستەیش دروستکردنی موسادە باشە کەچی هەموو قارەمانی ئەمانەی ئێمە ناردنی سۆزانیە بۆ یەکتر تا وێنەیەک لە یەک بگرن دەنگی ڕێکۆڵکەن و بڕاویکەنەوە بۆی بیشکێن ئەمەیە تەربیەت و ڕەوشتی ئەمانە
ئەمانەی ئێمە کە ئیشیان تەنها ئەمەیە بەڕاستی ئەمەیە تەربیەتی هێزی هەواڵگری و پاراستن و زانیاری ئێمە لە کوردستانە وە کارەساتە عەزیزە بەڕاستی ئەمە کارەساتە دەستگایەکی ئەمنی ئەبێ بۆچی دابنیشی ئەمە بکات گروپێ مناڵە وتکەی گیرفان بەتاڵ چوار ڤیدۆ بڵاوەکەنەوە لە پێیجێکا خۆیان ناو ڕۆژنامە نووس کاکە ڕۆژنامە نووسی چی بەساقە تۆ هیچ نی تۆ ئەسڵ نەخوێنەواری کاکە تۆ جێژی بە قوربانێ تۆ جێری عەزیزەکەی من تۆ هیچ نییە دێ خەڵک ناوبەرێ ئینا تۆ نابی بە هیچ بەڕاستی باشە بۆیە پارتی و پاراستنی بنەماڵەی بازانی خۆیان لەو تایپن ئەم برادەرەش ئەم زرارە خۆی ئیشی ئەوە بۆ لە حەقیقەتە خۆی سۆزانی بۆ خەڵک بردووە سۆزانی بۆ خەڵک ناردووە باشە یعنی کاری ئەم زرارە تەنها و تەنها ناردنی سۆزانی بۆ ئەم بۆ ئەو بۆ ئەوی بیانکە بە قوربانی ڕسمیان بگرێ دەنگیان ڕێکۆرکە ئەمە ئیشی ئەو بۆ لە حەقیقەتە ئیشەکەی ئەوەیە تۆ چاوەکەم تۆ تاریقی بەقاڵ نیت باشە کوڕوزانەوەی تۆ نایخوا لە حەقیقەتە تۆ کاری قێزەوەی کردووە ئەوە تا لەو دەنگەیە کە خۆی لەگەڵ لاهور قسەیەکە لاهور پێڵێ تۆ لەسەر ئەوانەی خۆمان کارت کردووە باشە واتە تۆ ژنی بۆ خەڵک بردو بۆ ئەوانەی یەکێتی نەک بۆ ئەوانەی پارتی بۆ لەسەر ئەمان کاری کردووە خۆ تۆ چیچ ئەو کچە نیت نایچێ چیچ کوچانی کوبانی نیت کە ئەو بووکە لە شەڕ لەگەڵ هینا لەگەڵ تورکیا بە برینداری گیرا و ئێستا لە تووشی زیدانیە تا خەڵکی فعالی بکە تۆ چیت بەرحەڵ دوای ئەمانە بیرم کردەوە چۆن پاراستنێک من فریو بدا بم کاتە شەریشی خۆی چۆن ئینسانێک ئازاری خەڵکی ئابێ قاچێکی لە ئەڵمانیا یەکێک لە تورکیا یەکێک لە دوبەی بێ دەبێتە جێگەی متمانە عەزیزان با ئێمە دژی نیهاد بین با ئێمە دژی مەسعود بازانی بین بەڵام بۆچی ئەبێ ئێمە پەلامانی ژیانی شەخسی ئەم ئینسانە بدەین بەڕاستی ئەوەی کە لەگەڵ کچێکا قسەیەکە یان نایکا ئەبێ بۆشی بێ بە مەوزوعی مێدیا لە حەقیقەتە بۆچی ئەبێ کۆمەڵێک شوژنی ساختە چی کە لە ڕێگای سێکسەوە بزنس دەکەن و پارە پەیاکەن لەگەڵ ئەم مەسوول و ئەو مەسوول و ئەو کەس و ئەم بابەتانە بۆ ئەوەی حرمەتیان بشتێن و پارە پەیاکەن بۆچی ئەبێ ئێمە بشینە ئەم مۆزوعانەوە ئایا شکاندنی ئینسان پەلاماری ئەخلاقی بەڕاستی ڕەوایە سعدی پیرە بۆ نمونە با ئێمە دژیشی بین با ئێمە هیچ چیکی ئەومان قبوڵ نەبێ بەڕاستی بەڵام کەی ڕەوایە کابرا بۆ نمونە ئەخواتەوە و کچێک فێڵی لێکا و چوار پێ قسە و باس و ئەلەم بابەتانەکە تۆ ئەم کچە سەخیفە هەسی ئەمە بڵاو کاتەوە بیرکە بۆ دەستگای پاراستن بۆ ئەوەی هەسێک کەسایەتی ئینسان تێک بشکێنێ ئەگەر تۆ شەڕی سیاسی هەیە لەگەڵیە شەڕی سیاسی لەگەڵا بکە شەڕی فکری لەگەڵا بکە کاکە تۆ چی دا بەسەر ئەوە کابرا لە ژیانی شەخسی خۆیان چی دەکا بەڕاستی کام لە ئێوە سێکس ناکە کام لە ئێوە لەگەڵ ژنا قسە ناکە کام لە ئێوە لە نوکتە ناکە بەڕاستی ئێمە بەڕاستی وێران بووینە کۆمەلگای ئێمە کاکە يعني معقولة تو سخيفتين تشقري بدستوا بو تلوركني كساتيك اما شيء دبالي سياسي ولا قلتوانيه يعني ناري حزبك تويا تو بيدابنشي للرقي اخلاقي وقدوتي لوليكي مروفه انسانه هند 5 دولار مبالغه به اسان بتواني ياري بابروي خلق بكا كواته خوي زرق ابو شرف وكرامتي نيه حتى بوانش كنهاري خويتي براسي من آمادنيم كامسوس ودوج من ما او عند نزمو تشلو قمه وبرم بلا مالي جاني شخصي واخلاقي بدم بحقيقتها كشي دزغاي اسايش وبوليس وتشو انا بابتانا شو تابعوش او بس بين لو كانوا كمين بوش دابنين كامش بنين ولا شيء او كشوكا اما عيب براسي كاك اما لا ايدس خطتنا بۆ کۆمەڵگای ئێمە ئەمەیە دەستگای ئاسایش و دەستگای پۆلیس و دەستگای پاراستن و زانیاری چۆچی و ئەلەم بابەتانە کە لەو کۆمەڵگای ئێمەیە ئیش و کەلەم بووە بەوە کە ئەمە دەستی قەوی اعتباران بۆ هیچ کەسێک نێشۆتەوە کاک ئەی هاوار ئینسان نایە لەگەڵ کەسا قسە بکات کاک نایە لەگەڵ کەسا قسە بکەیت نەکو دەنگم ڕیکۆرد کات ئەوە چی وای کرد یەکێتی و پارتی وایان کرد لەو کۆمەڵگای ئێمە ئەوان بەڕاستی وایان لەو کۆمەڵگای ئێمە کرد ئەوان کۆمەڵگای ئێمەیان ئاوا لێ کردووە کە ئینسان نەتوانێت لەگەڵ کەسێکە مەرحەبایی بکە بۆی کە شتێک نەخەنە پاڵی عاقبەتی ئارام ئەحمەد نەکەوتە ناو ئەو داوە لە ڕاستی